عادەتەن بەوەی سەردانیکردن و سەردانیکردنی دراوسەکانیان و سەرقاڵبوون بە جەرنە پیرۆزەکردن لە یەکتر قوربانیەکانەکەنە دووەم ڕۆژ و سێم ڕۆژەوە و چەندین ساڵیشە نەریتێ پێیا بۆ قوربانیکردنی بە کۆمەڵ چی لەلایەن ڕێکخراوەکان و چی لەلایەن گوندشینانەوە کە خەڵکی هەموو گوندەکە پێکەوە لەم سنوورە ئاژەڵەکانیان سەرەبڕن و پاشان پێکەوە گۆشتەکەی دابەشەکەنەوە بەسەر هەم دەیەکی خوانیان خولادەکانی دەوروپشتیاندا لە سنوورەکە لە سنووری چەمچەماڵ لە چەندین شوێن قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجامەدرێ ئێستا من لە شوێنێکم لە ناحیەی شۆڕش وەک لە دیمەنەکانان دیارە قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجامەدرێ من مەبەستمە یەکێ لە سەرپەرشتیارانیان قوربانی بە کۆمەڵە وەرگرم و بزانم لە ڕووی شەرعەوە بابەتە چۆنە مامۆستا ئامان میوانە مامۆستا سڵاو دەبێت قوربانیکردنی بە کۆمەڵ لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیان خۆیان تاکتا قوربانیانەکردن قوربانیکردنی بە کۆمەڵە لە ڕووی شەرعەوە تا چەند دروستە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دیارە ئێمە ڕێکخراوی خێرخوازی ماڵی هاوکاران لە سەرۆنی قەزای شەمال و ناحیەکانیدا لە درێژەی کار و خێرخوازەکانماندا هەڵساوین بەم پرۆژەیەی شکەیەکێک لە پرۆژە ناوازەکان ئێستا دەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام موسەلا هەبووە هەموو خەڵکی حیوانەکانی ئەبر لە موسەلا کۆیان نەکردەوە و بە جەمعی سەریانە بەڕی وەروەها بە جەمعی دابەش دەکرا بێگومان ئەم حیوانانە کە لێرە سەر ئەبڕێت مەسەلەن هەمووی مەرجی تەندروستی لێدایە وەروەها هەموویشی کیلۆ ئەکرێ ئیتر مەسەلەن جاوێ 2000 کیلۆ دێشێ بۆ زیاتر لە 1500 ماڵ ئەبرێ بەپێی ئەو شێوەیە یعنی قوربانی بە کۆمەڵ شتێکی باشە و وەروەها لە سنەی پێغەمبەری خوا وارد بووە و بۆ کۆمەڵگای بەحەقەت لە سەربڕینی ماڵان و لە زۆر کێشەکان خەڵکی چارەسەر ڕزگار دەکات بگرە ئەم پرۆژەیەکی ناوازەیە ئێمە وەکو ڕێکخراوی ئەمانە هاوڵاتیان خۆیان ئاژەڵەکان سەرفڕی و هاوردوانە گوێرەی و دەستە جەمعی لێرە سەرپەرشتیەکەن و وردکردن و دابەشکردنەکەی ناسۆیا خۆت تەنها پارەکەتان بۆ نێنێ و خۆتان سەرجەمیشەکانی پێ دیارە ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی هاوکاران خەڵکمان سەرپشت کردو بە هەوەسی خۆی و چۆن دڵی مرتاحە بەو شێوەی بکات کۆمەڵی خەڵکە دەروی وڵاتە هەر ناوی سیانی خۆی و ماڵ و مناڵی ناردوومان و بە حەواڵە هاوکارێکمان بۆ ئەنێری حیوانەکەی بۆ سەرڕین بە ڤیدۆ بۆی ئەنێرینەوە کۆمەڵی خەڵکی وا مرتاحە لە ماڵی خۆی مانگاکەی سەر ئەبڕێ و پشتێکا ئەیهێن لە ئێمە تەسیم ئێمە یەکاوە تەوزیعیکەن ئەمڕۆ زیاتر لە دە سەر بەو شێوەیە دە حیوان هاتووە بە ئێمە کە خۆی حاسی کردو لێ تەسیم ئێمە کردو تەوزیعیکەین وەروەها ئەوەیشی کە ئێمە ئێستا خۆمان سەرمان بڕیوە و لە کوشتارگەی تایبەتمان بۆداناوە و لێرە خۆمان گەنجە خۆبەخشانەی ماڵی هاوکاران هەمووی دابەشیەکەن بەسەر گەڕەکەکانە لێرە میوانێکی ترمەیەگە دەرفەتە بێ کە خۆی دکتۆرە دکتۆر سڵاو دەبێتەوە بینم لەم پرۆژە قوربانیانە ساڵانە بەشە لە وڵاتیان گازندەیەوە گەر قوربانیە گەرچی سنەتێکی پێڕۆکارانی ئاینی ئیسلامە بەڵام زیانی تەندروستی ژینگەی زۆر لە پاشڕۆکانی لە نێو کۆڵان و شوێن شتەکان هەفرەدرێن ئەم قوربانیکردنی بە کۆمەڵە تا چەند ڕۆچاوی مەرجە تەندروستیەکانی تیا بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی هاوکاران ڕچاوی هەموو مەرجە تەندروستیەکان و مەرجە دەرونیەکانیشمان کردووە بۆچی کوشتارگەمان لە دەرەوەی شار دروست کردو و لەبەرەوەی هەندێک خەڵک لە ناو ماڵەکانە حیوانەکە سەربڕێت ئەمەش کاریگەریی دەرونی دروستەکە کە بەکارێنانی چەقۆ و سەربڕین لە بەرچاوی منداڵ و خێزان کارێکی نەشیاوە و لە ڕووی مافی مرۆڤیشەوە کارێکان ناکرێت لە بەرچاوی منداڵ حیوان سەر ببڕێ و بەکارێنانی چەقۆ و شێوازەکانی ئێمە ئەمەمان دوور خستۆتەوە خەڵکی پیشەوەری تایبەت هەڵەسێ بەم کارە دوو ئێمە کوشتارگەکەمان بە مادەی ڤێرکۆن و مادەکانی تر تەحقیم کردووە بۆ ئەوەی دوور بێ لە بەکتریا و ڤایرۆسەکان دواتر دووبارە تاقیمی تەواومان کردوێتەوە ئەنجا گۆشتەکەمان بەکارێنەوە سێ ئێمە ئەو گۆشتەی کە بەکار ئەهێنرێت بە فرگری تایبەتمان بۆ داناوە بۆی گۆشتەکە تێک نەچێ و هەرچەنە بە فرێشی دەگاتە دەست ئەو کەسانی کە سودمەند ئەبن لێ و هەروەها ئێمە بە فرگری تایبەتمان بۆ دانەوە چوار خاڵێکی تر کە گرنگ ئێمە ئەو هاوکارانی خۆمان ئەو برا ئەزیزانی کە بە خۆبەخشانە لەگەڵمانە کارەکەن هەمویان فەحسی ئەوەیان بۆ کراوە کە دوورن لە نەخۆشی گوازراوەکان بە تایبەتی ئەو نەخۆشیەی کە ئەمڕۆ کۆمەڵگای کوردی و زیانی گرتووەتەوە نەخۆشی کۆرۆنایە بەڵێ خۆت شارەزایەکەی خۆت و پیشەکەی خۆت ئەم حاڵەتە ئەمە بۆ بە دیاردەی زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانە دوای قوربانیکردن پاشەڕۆ پیسەکانی لە سەر شۆستە و شوێنی خەدەماتەکانە بێت ئەمە تا چەند زیانی تەندروستی ژینگەیی بەڵێ هەر فرێدانی هەموو پاشەڕۆیەک پاشەڕۆی ماڵێک بێتە ئاگاتان پاشەڕۆ گەورەیە زیانی تەندروستی ئەگەڕێتەوە چونکە بەکتریا و میکرۆبە زیان بەخشەکان لەسەر و پاشەڕۆیانە زیاد دەکات و ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی نەخۆشی ئێمە شوێنێکی تایبەتمان داناوە لە دەرەوەی شار و بە شێوەیەکی تەندروست باوکاری شارەوانی و باوکاری قایمقامێت و ناحەکان و ئەوانە کە پرس و ڕام وڵا ڕزگار سوپاس